تەوەری دومی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە قۆناغی دوای هەڵبژاردن وەروەها ئایندەی هەرێمی کوردستان بۆ 4 ساڵی داهاتوو چی دەبێت 4 ساڵی حکومڕانی چ شتێک لە هەرێمی کوردستاندا دەگۆڕێت ئەم هەڵبژاردنە کاریگەری چی دەبێت لەسەر گۆڕینی بەگشتی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا هەیکەلی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز حەسەن عەلی پارێزەر و چاودێری سیاسی دەکەم و ڕاستەوخۆ لە ستۆدیۆکان من ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵماندان کەک حەسەن سڵاو لێ بێبانی باش سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی ئەمڕۆی کوردستان نیوز لەگەڵ ئێمەمان بانی باش زۆر سپاس. نەخشەی سیاسی بۆ 4 ساڵی داهاتوو 4 ساڵی دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چی دەبێت؟ بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەرانی کوردستان نیوز باش. دیارە گەر تەماشا بکەین لە کابینەی نوێم بەڵێ لە کابینەی نوێم دیارە تەماشا بکەین لایەنەکان وەکو پێویست نەیانتوانی ئەو ئەدا پێویستان بکەن لە حکوومەتدا بەهۆی سەپاندنی هەیمەنەی لایەنێک بەسەر لایەنەکانی ترداوە ئەو تاگڕێوی کە هەیبوو بۆ هۆی پەخستنی بەشێک لە کاروبارەکانی حکوومەت و ئەگەر بینی بێتان هەندێک جار لایەنەکان لە حکوومەت کارەکانیان هەڵپەساردووە و ڕایان گرتووە و هەندێکشان لە حکوومەت کشاونەتەوە. ئەمە هۆکاری ئەوە بووە کە لایەنێک هەیمەنەی خۆی یاخود دەسەڵاتی خۆی زیاد لە پێویست بەکارهێناوە بەسەر لایەنەکانی تردا و حکوومەتەکە با بڵێن حکوومەتی شەراکەت نەبووە بەڵکو بەشداری بە هەندێک لایەن کردو و خۆی بە خاوەن ماڵ زانیوە. تەمەناکەین کابینەی دێم بەو شێوازە نەبێ و خەریتەی سیاسی بە تەواوی گۆڕانکاری بەسەردا بێت و بە شێوازێک بێت کە هەمویان بەشدار بن لە نووسینەوەی کارنامەی حکوومەتەکە و شەراکەتێکی حەقیقی بکەن بۆ ئیدارەدانی ئەم هەرێمەی کە ساڵانێکە خەڵک بەدەست کۆمەڵێک قەیران و نەهامەتیەوە ئەناڵێنێ یەکبوون و یەکگرتووی لایەنە سیاسیەکان لەناو حکوومەت ئەبێتە هۆی بەرەو پێشبردننی پرۆسەکە و بەرەو پێشبردننی کۆی هەرێمی کوردستان و زیادبوونی خزمەتگوزاری چونکە ئەوەندەی بە یەکەوە سەرقاڵە بن بۆ دەستشکاندنەوەی یەکتر و لاوازکردنی یەکتر لەم حاڵەتەیە گرنگ بەلایانی دووەمەدەن کە خزمەتگوزارێک هەیە. بەڵێ پێت وایە لەم کابینەیە پێت وایە لەم کابینێدا هەمووان ئەتوانن بەشدار بن لە دووبارە داڕشتنەوەی ئەو سیستەمێکە هەیە و ئەتوانن شەراکەتێکی باش بن لە دەسەڵاتە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم هەڵبژاردنەدا توانێتی دەنگێکی باش بەدەست بهێنێت و ببێت بە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا خۆ لەگەڵ براوی یەکەمی هەڵبژاردن و ئەو لایەنانەی کە زۆرترین دەنگیان هێناوە بتوانن کە ئیشتراک بن لە پێکهێنانی حکوومەتە. بەڵێ ئێمە بە خوێندنەوەمان بۆ بارودۆخی هەرێمی کوردستان دیارە چەند سیناریۆیەک هەیە بۆ دروستکردنەوەی کابینەی حکوومەت و سیناریۆیەکمان هەیە کە نەزەریە تەنها لێکدانەوەی ژمارەکانە بۆ نمونە ئێستا پارتی دیموکراتی کوردستان 39 کورسی هەیە ئەتوانێ بە زیادکردنی 12 کورسی لەگەڵ لایەنەکان بێتە 50 زایدیەکی هەرێمی کوردستان یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆکردنەوەی چەند لایەنێک ئەتوانێت بێتە 50 زایدێکی هەرێمی کوردستان. بەڵام ئایا 50 زایدێکی هەرێمی کوردستان بەبێ بەشداریکردنی هێزێکی کاریگەری وەکو یەکێتی یاخود هێزێکی کاریگەری وەکو پارتی ئەم حکوومەتە ئەتوانێت پێک بێ و ئەتوانێت دەسەڵاتداری بکە و تاوەکو کەی ئەتوانێت دەسەڵاتداری بکە تەمەنی حکوومەتەکە چەنە بێ بۆ ئێمە بە واقعی تەماشا بکەین. واقعەکەش ئەوەیە کە یەکێتی و پارتی بەیەکەوە زائیدەن ئەو لایەنانەی تر کە خواستیان هەیە بەشدار بن لە کابینەی دێم بەیەکەوە هەوڵدەن کابینەی دێم پێک بێنن بە شێوازێک کە گوێ لە داواکاری و خواستەکانی یەکتر بگرن بۆی ئەوەی کە لە کابینەی نوێم ڕوویداوە لە کابینی دێم ڕوونەداتەوە چونکە خەڵک بەڕاستی تووشی مەینەتی بووە بەهۆی بێموچەیی بەهۆی بێخزمەتگوزاری بەهۆی نەبوونی کۆمەڵک پێویستی سەرەتایی کە ئەمە ژوای کردووە بەهۆی ئەوانەوە خەڵک زیاتر هیوای بەوە بێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم جارەیە دەنگیان پێداوە زیاتر ئەگە ببینین ڕێژەی دەنگەکانی دووهێندە ینی بەرامبەر بە ساڵی 21 زیاتر لە 200,000 دەنگ زیادی کردووە. ئەمە ئەومان پێڵێ کە خەڵک خواستیەوەی هەیە
یەکێتی لە تەوازنی هێز لە هەرێمی کوردستانە بگەڕێتەوە و پارتی حاکمی یەکەم و ئەخیری هەرێمی کوردستان نەبێ بۆکو کابینی نوێم ینی بە شێوازێک لە خەڵک هەمووی تووشی نەهامەتی و تووشی بێهیوایی بێ بۆیە خەڵک دەنگی بێچێت نیشتمانی کوردستانداوە بەهێزی کردووە بۆی کە کابینەیەک پێک بێت شەراکەتی حەقیقی و ڕاستەقینەی خەڵکی کوردستان بێت نەک کەسێک خۆی بە حاکم و خاوەندە سەڵات بزانێ و لایەنێکی تر بە میوان و لاواز ببینێ. یەکێتی نیشتمانی کوردستان وەکو باس لێوە کرد کە دەنگەکانی لەم هەڵبژانەدا بە ڕێژێکی بەرچاو زۆر زیادی کردووە کە ڕێژەکە زیاتر لە 200,000 دەنگە. یەکێتی چۆن ئەتوانێت پارێزگاری لەم دەنگانە بکات، چۆن ئەتوانێت لەم حکوومەتەدا ئیشتراکێکی کارابێ بۆی کە بتوانێت ئەو دەسەڵاتە خۆستە پێێنە تاگڕەوە یەکلاکەرەوەی کە لە ڕابردوودا هەبووە یاخود یەکلایانی کە لە ڕابردوودا هەبووە ئەم بتوانێت کۆتایی پێبهێنێت. بەڵێ دیارە یەکێتی نیشتمانی کوردستان بۆ پارێزگاریکردن لە دەنگی خەڵکی هەرێمی کوردستان پێویستە شەریکێکی ڕاستی و حەقیقی کابینەی دێمی هەرێمی کوردستان بێ و کۆمەڵێک پۆستی سیادی و کاریگەر وەربگرێ بۆ خزمەتکردنی خەڵک و لەگەڵەوەشدا ئەو بەڵێنانەی کە لە کارنامەی هەڵبژاردنەکەیدا هەی بووە وەکو خۆی جێبەجێ بکە و کار بکات بۆ ئەوەی کەمترین کێشە و مشکیلە بۆ موچەخۆران دروست ببێ و هەوڵدا ئەو موچەخۆرانی هەرێمی کوردستان هەروەکو سەرۆک پاڤڵ بەڵێنی پێدابوون تەڵتینیان بکە و کێشەی موچەکە کێشەیەکی ئەساسی و بنەڕەتیە کۆتایی پێبهێنرێ دواتر کار بۆەوە بکرێ لە دروستکردنی کابینی دێمەوە خزمەتگوزاریەکان وەکو ئەزانن بەشێکی هەرێمی کوردستان یاخود با بڵێن زۆنێکی هەرێمی کوردستان کە زۆنی سەوزە وەکو پێویست خزمەت نەکراوە و بودجێ پێویستی بۆ دابین نەکراوە پێویستە لە کابینی دێمدا قەرەبووی ئەویان بۆ بکرێتەوە ئەو ڕێگاوبانانەی کە کێشەیان هەیە و خەڵکتیا جانیان ئەسپێرن بەهۆی خراپی ڕێگاوبانەکانەوە چارەسەر بکرێن کێشەی ئاو و کارەبا و بژانەوەی بازار لە ڕێگەی زیادکردنی خزمەتگوزارەکانەوە بەڕاستی ئەمانە هەمووی پێویستیەکی حتمی و سەرەکین بۆ خەڵکی کوردستان و یەکێتی ئەتوانێت لە ڕێگەی بەشداریکردنێکی ڕاستەقینەی کابینەی دێمەوە بۆ بەدەستێنانی بەرکەوتەی حەقیقی خۆی لە کابینەکە و دانانی کەسی شیا و گونجاو لەو پۆستانە ئەتوانێت خزمەتێکی تەواو بکە چونکە ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان خۆشبەختانە خاوەنی یەک سەرۆکە و یەک دەنگە و یەک بڕیارە و بڕیارەکانی وەکو خۆی حرفیان جێبەجێەکە لەسەرەوە بخوارەوە ئەمە ژواکە کە خەڵک ومێدی بە یەکێتی نیشتمانی کوردستان بێ و بەڵێنەکانی بە هەند وەربگرن و بەڕاست وەربگرن هەروەکو بینیمان خەڵک بەدەم یەکێتی نیشتمانی کوردستانەوە چوو و دەنگی پێدا. بەڵێ بەس لە کۆمەڵێک سینارۆ کرد بۆ پێکهێنانی حکوومەت کام سینارۆیان زۆرترین ئەگەری هەیە کە ڕووبدات و کام سینارۆیان پێ دوایە بۆ ئایندەی هەرێمی کوردستان باشترین دەبێت. بۆ چۆنی من باشترین سیناریۆ بۆ پێکهێنانی کابینی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە هەردوو لایەنی سەرەکی یەکێتی و پارتی تایە بەشدار بن و گفتوگۆکانیان دەست پێ بکەن بگەنە ڕێکەوتون و دواتر دەرگا واڵا بکەن بۆ هەموو ئەو لایەنانەی تر کە یانوێ بەشدارن بە پێی حەجمی خۆیان چونکە بەڕاستی پرۆسەی سیاسی بەو شێوازەیە کە هەندێک هێز و لایەن ئەسنە دەسەڵات و لە بەرامبەردا هەندێک هێز یاخود هێزێک یاخود زیاتر لە هێزێک لە ئۆپۆزیسیۆن ئامێنێتەوە و بۆ ئەوەی کە بارودۆخی هەرێمی کوردستان ئارامتر بێ بۆ 4 ساڵی داهاتوو پێویستە بەشداری بە بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان بکەیت لە کابینەی حکوومەت بۆی کە بەڕێی معارەزە بۆ شێوازە فراوان نەبێ حکوومەتی هەرێم نەوێرێت دەست بۆ هیچ شتێک بێ ئەوان ینی باش و خراپێ بخەنە ژێر پرسیارەوە بوونی معارەزە شتێکی باشە بۆی کە ڕێگە نەدا حکوومەت و کابینەی حکوومەت دەست بۆ هەندێک لایەن ببە بە تاگڕەوانە یاخود بە شێوازێک لە شێوازەکان کە لە خزمەتی خەڵکانە بێ یاخود بێخەم پاڵی لێ بداتەوە لە بروی معارەزەی نییە ئۆپۆزیسیۆنی نییە گوێنەدا بە هەمووانە ئەو بوونی ئۆپۆزیسیۆن وا کات کە ئیشوکارەکانی حکوومەت بە حەزەرەوە بە وریاییەوە و بە خێراتر جێبەجێ بکرێت. بەڵێ ئێوەکو دوا پرسیار لە ئەگەری بە ئەنجام گەیاندن یاخود جێبەجێبوونی هەر سیناریۆیەکدا پێتان وایە کە گۆڕانکاری بەرچاو لە هەرێمی کوردستاندا ڕوو ئەدات
نەخشەی سیاسی هەرێمی کوردستان لە ئەگەری هەر جۆرە سیناریۆیە کە لە پێکهێنانی ئەم کابینەی حکوومەتدا ڕووبدات بێتان وایە کە گۆڕانکاری بەرچاو لە کۆمەڵگەدا ڕوئەدا دۆخی و گوزەرانی خەڵکی بەرەو باشتر ئەچن ئەو کێشانی کە لە ناو خۆی هەرێمی کوردستان و لە نێوان بەغداد و هەولێردا هەیە چارەسەر دەبن؟ من پێم وایە ئەگەر بێت و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پێکهێنەری کابینەی دەیەم بن زایدەنەوە هێزانی کە خواستیان هەیە بۆ بەشداریکردن و سەرەتا گفتوگۆ و دانووسان بکەن و ڕێککەون بە شێوازێک کە دەستشکێنەوە واز لێبێنن بگەنە ڕێکەوتن لەسەر هەموو داواکاری هەردوو لایەن و بە شێوازێک بێت کە هەردوو لە ببراوی لە گفتوگۆکان دەربچن ئەو کا دەتوانن کابینەیەکی بەهێز پێک بهێنن و ئەتوانن بە یەکگرتووی بچنە بەغدا داوای حەق و مافی خەڵکی کوردستان بکەن و دواتر لە بری منافەسەکردنی یەکتر و دەستشکاندنەوەی یەکتر و پراوێزخستنی یەکتر ئەوجا کار بۆ بوژانەوەی ژێرخان و سەرخانی هەرێمی کوردستان بکەن کار بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و بودجەی خەڵکی کوردستان بکەن و کار بۆ چارەسەرکردنی هەموو ئەو خاڵە ناتەواوانە بکەن کە لە نیوایە بەجێ هێڵراون کار بۆ ئاشتەوایی نێوان هێزە سیاسیەکان بکەن و کار بۆ ئەوە بکەن کە ئەم دەسەڵاتانەی کە ئەو فەرمانگانی کە تاوەکو ئێستا دەسەڵاتی شەرعیان نەماوە کە مەسەلەن سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمان خۆی و حکوومەتەکە کە کار بەڕێکەرە و وەزارەتەکان کە ئێستا هەمووی کار بەڕێکەرن لە ڕێگەی دروستکردنی کابینەیەکەوە کە شەرعیەتی زۆرینەی لایەنەکانی هەبێ و بە تایبەت یەکێتی و پارتی ئەمەوە ئاکات کە پێگەی هەرێمی کوردستان دووبارە بەهێز بکرێتەوە و کار بۆ دروستکردنەوەی کۆمیسیۆنێکی کوردستانی بکەن و ئامادەکاری بکەن بۆ هەموو ئەو ئەگەر و پێشاتانی کە لە ناوچەکەی ئێستا ئێمە ئەیبینین بۆی کە خەڵکی هەرێمی کوردستان پارێزراو بن و لە ڕووی ئەمنی لە ڕووی دارایی لە ڕووی هەموو بوارەکانەوە بۆی پشوویەک بدەن بۆی جارێکی تر بچنەوە سەر ئیشکارەکانی خۆیان و بە شێوازێکی کە دڵخوازی خەڵکی کوردستان بێ. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز حەسەن عەلی پارێزەر و چاودێری سیاسی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانی ئەمڕۆی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت.